دوای 3 ساڵ ململانێ لەگەڵ نەخۆشیدا شەوی ڕابردوو مامۆستا بورهان محەممەد ئەمین خاوەنی تەفسیری ئاسان کۆچی دوایی کرد. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد. بەهۆی سەختی نەخۆشیەکەی مامۆستا بەشێکی ئەو 3 ساڵەی کۆتایی لە بێ ئاگایی تەواودا بەسەر بردووە و حاجی ئەکرەمی کوڕیشی بە مەبەستی خزمەتکردنی وازی لە پیشەوکاری خۆی هێناوە و هەموو کاتەکانی بۆ خزمەتی مامۆستا تەرخان کردو. سەرڕای سەختی دۆخەکە بەڵام حاجی ئەکرەم قسەی بۆ پەیام کرد و بە وردی باسی دۆخی تەندروستی باوکی لە ساڵەکانی تەمەنیدا کرد. قوربانجان لە خزمەتانە وەڵاهی باوکم ماوەیەکی زۆرە نەخۆشەوە من ساڵێکە بێ یەک ساڵە بێ وەزعیەتێک چوونە ماڵەوە هۆشی نەماوە بەڕاستی نەخۆشیێکی قورسی توش بوو زەڵدە لێیاوە منە لە خزمەتیا بووم لە ماڵەوە هیچ توانە و هێزێکی نەمام و هیچ. والعصر إن الإنسان لفي خسر. مامۆستا لە ساڵی 1948 لە گەڕەکی ڕزگاری شاری سلێمانی لەدایک بووە لە خزمەتی باوکیدا دەستی بە خوێندن و فێربوون کردووە. لە ساڵی 1967 خانی مامۆستایانی سلێمانی تەواو دەکات و ساڵێک دواتر لە گوندی قامیشی ناوچی شارباژێر دەبێت بە مامۆستا. مامۆستای کۆچکردو زیاتر لە 23 بەرهەمی چاپکراوی هەیە کە لە سەروی هەمویانەوە تەفسیری ئاسان بوو کە ماوەی 10 ساڵ سەرقاڵی نووسین و ئامادەکردنی بووە. سەرڕای تەفسیری ئاسان مامۆستا خاوەنی تەفسیری ڕۆشتنیش بووە. طبعاً باوکم هەموو ژیانی لە نووسینە بردەسەر بەڕاستی زۆر یعنی بە شێوازێکی زۆر جددی گرنگی دا بە نووسین بە تایبەتی یەکەم نووسین کە تەفسیری ئاسان کە زانی مەکتەبەی کوردی و کوردی موسڵمان زۆر پێویستی بەوەیە کەوا لە دینەکەی شارەزا بێت و دینەکەی ئەبێتە مای قەڵغانێک بیپارێزێ لە هەموو فەسادێک و خراپەکاریەک بۆیە دەستی کرد بە نووسینی تەفسیری ئاسان فترێکی زۆر درێژی خایەن مناڵەکانی زۆر باشلی دەرچوون بەتایبەتی حاجی ئەکرەمی کوڕی یعنی نمونەی مناڵێکی زۆر ساڵحی زۆر لە خۆبردووی قوربانی دەربۆ دایک و باوکی بەڕاستی ئەو نمونەیە بوو یعنی ئەو ڕۆژەی کە سارەکەی ڕاگرتۆ لە ماڵی خۆیان هەتا ئێستا سارەکەی نەجوڵانەوە بەردەوام لە خزمەتی باوکیا بووە زی لە هەموو کار و کاسبیەک هێناوە و شەو و ڕۆژ خزمەتی کردو لەگەڵ براکانی تریا بەڵام بە تایبەتی ئەو چووکە لەگەڵ یاژیاوە و حەزی کردو ئەرکە قورسەکەی زۆر بخاتە سەرشانی خۆی. بۆ سەریان لێ تێکچووە خەڵکە بەهۆی دۆخی سیاسیەوە مامۆستا لە سەرەتای هەفتاکان ڕوودەکاتە وڵاتی ئێران و دەچێتە خزمەت مامۆستا ئەحمەدی موفتیزادە و مامۆستا ناسری سوبحانی دوای 6 ساڵ بۆ باشووری کوردستان دەگەڕێتەوە و دواتر دەبێتە یەکێک لە دامەزێرانانی یەکگرتووی ئیسلامی. ئەندامێکی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەریش لە مەراسیمی ماڵئاوایی یەکجاری مامۆستا بورهان ئامادە بوو هەوڵی کۆچکردووی لە خزمەتی ئیسلامدا بەرز نرخاند. ئەتوانم بڵێ ماڵ نەماوە لە کوردستانە مزگەوت نەماوە لە کوردستانە تەفسیرێکی جەنابی مامۆستای تیانە بێت کە ئەمە الحەمدوللا مای دڵخۆشیەوە مامۆستاش هەموو جارێک ئێمە کە بە خزمەتی گەیشتین ئەوەی دڵی پێخۆش بوو ئەوە بوو نە بە دوای مەکسەبی مالیە و بۆ تەفسیری ئەویست بگات بە زۆرترین شوێن و لە زۆرترین شوێنە ئەم تەفسیری ئەو تەداولی پێ بکرێ بۆیە ئینشاءڵڵا دەرەجەی عالی بێت جەنابی مامۆستا ئینشاءڵڵا هەموو لایەکمان دوای خێری بۆ وەکەین و ئینشاءڵڵا لەگەڵ پێغەمبەران و پیاوچەکان و صالحینە و شوهەدا حەشرەکرێ خوای گەورە دەرەجاتی عالیکە. مامۆستا شەوی 5/6 ئەم مانگە و لە تەمەنی 79 ساڵیدا بەهۆی نەخۆشی و گیانی لەدەستدا و بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە دۆستان و خۆشەویستان و هاوڵاتیان لە گۆڕستانی دەباشان لە سلێمانی بە خاک سپێردا. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.